شێرەکەی خۆم. ساڵی نوێت پیرۆز. خۆزگەم ئەمە دش پێ ڕاگەیشتایە. قەی ناکە با بۆ ساڵی داهاتوو بێ. من لە شوێنی مەمەدم پورێ. باوکە ئەو کەسەی کە مەمەدی کوشت ئیتر ئەو کەسە ناژی. ئەیشان ساڵی نوێت پیرۆزبی کچەکەم. لە تۆش باوکەگەن. بزانە چ دەڵێم ئەیشان بەڵام پێ نەکەنی بەجددی. بۆ سێک دەقەی شتێک مەڵێ زۆر خواردۆتەوە. ناوەڵە سیرکە وەک بڵێ لە ناخم شتێکی ئاوا بوو، وەک بڵێ ئەو شتەی ناخی خواردبووم دەرچوو. ئەیشان بەڕاستی دێڵێم شتێ وا دەبی من گۆڕام نابێ. باشە بۆ نابێ. ئیمڕۆ ئایشان لە سایی تۆ پیسی خۆم فڕێدا، ئارزوەکانم فڕێدا، گیانەکەی خۆم کچەکەی خۆم ڕۆژانی خۆش چاوەڕانی مەنێشن گیان. بەڕاستی ئەی چۆن سیرکە ئەمڕۆ شتێک بوو ئەوە سەیری کچەکەم کرد ئاخ چۆن تێتی بگەێنم یانی منەوەتیوە پیسا خۆم بە پیاوەکی باش بینی لە چاوی کچەکەم یانی بۆ خۆم بینیم کچەکەم من شانازیم بە تۆوە کرد بە ڕۆیشتنەوە بە شەرتەوە بە زیرەکیتەوە. یانی من چوومەتەوە سەر تۆ؟ نا بەڵام دەڵێم کە ئیتر من دەچمەوە سەر تۆ شتی وا دەبێ؟ ئەوە جوانترین قسە بوو بە منە دوت باوکە. خوای گیان دڵم چەند خۆشە ئاخ کورە من بە کچەکەم چا دەبمەوە گلاسەکەم بۆ پڕکەیشان با بەرداغ بەرزکەینەوە سەردارە کەشخەکە لەمڕۆ بەدواوە من دەبمە باشترین باوکی دنیا. ئاشبینەوە ها کوڕە بەس ئێستا دواتر بە گوێرەی هەڵسوکەوت. دەزانی چی لەسەر ئەو جگای دەخەوت؟ کاکە مەمەد مامەمتاش باسی ئەوی بۆ کردووم چوە بۆ بەهەشت بەڵام پورم دەڵێ نەڕۆیشتووە هەر دەڵێ دێتەوە. دێتەوە؟ نایەتەوە. دەی تۆ بخەوە.
کاکە تۆ لێرە بمێنەوە من دەڕۆم. دەمێنمەوە برایەکەم لەمەوە دەمێنەوە خوا گەدارت بێ.